دوای ئەوەی کە بە بەڵگە و بە داتا و بە ڕەقەم و بە یاسا سەلمانمان کە لێبڕینی موچە تاوانێکی گەورەیە بێ لەوەی کە خۆی لە ئەسڵا نایاساییە، بەڵام بەردەوامبوون لەسەری کارەساتێکی تری گەورەیە بە پێی مادەی 11 یاسای بودجێ عێراقی کە لەم دوایە پەسەند کرا و پێی ڕێکەوتنی هەرێمی کوردستان و بەغدا بڕگەیەکی سەریح و واضحی تایە کە دەبێ حکوومەتی هەرێمی کوردستان تەواوی موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان بدا بە پێی استحقاقی کە لە بەرکەوتەی یاسای بودجێی عێراق بۆ 2021 بەریەکەوێ. بێ لەوەش ژمارە و ڕقەمەکانی حکوومەتی هەرێمی کوردستان خۆی ئەوەمان بۆ ئەسەلمێنێ کە زیاتری دەسەکەوێ وەک لە پێویستی دابینکردنی تەواوی موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان. ئەمڕۆ حکوومەتی هەرێمی کوردستان ئەنجومەنی وەزیران کۆبوونەوەی هەیە بۆ بڕیاردان لەسەر لێبڕینی موچە. ئێمە وەکو فراکسیۆنی یەکگرتووی ئیسلامی کوردستان دوای ئەوەی کە 43 واژوومان کۆ کردەوە، 43 واژووی پەرلەمانتارانمان کۆ کردەوە بۆ ئەنجامدانی کۆبوونەوەیەکی تایبەت بە نەهێشتنی لێبڕینی موچە و بانکردنی سەرۆکی حکوومەت و جێگری سەرۆکی حکوومەت و وەزیری دارایی. ئەمە وەکو ڕێکارێک کە پەرلەمانیە ئەوەش ڕائەگەیەنین کە حکوومەتی هەرێمی کوردستان نابێت جورئەتی ئەوە بکات کە بەردەوام بێت لە لێبڕینی موچە و ئێمە لەو پێناوەدا هەموو ڕێکارەکان ئەگرینە بەر، بە تایبەت ڕێکارە پەرلەمانیەکان و بە تایبەت دادگا، چ دادگای هەرێمی کوردستان چ دادگا و محکەمەی فدراڵی لە بەغدا و ئەنجومەنی نوێنەرانی عێراقیش لێوە کارەکەین بۆ ئەوەی کە ئەو یاسایی کە ئەنجومەنی نوێنەرانی عێراق دەری کردووە و ڕێکەوتنی لەگەڵ هەرێمی کوردستانە کردووە، ئەوە بەداخەوە حکوومەتی هەرێمی کوردستان پێشێلی ئەکا و لێبڕین لە موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان ئەکات. بۆیە لێرەوە ڕایەگەیەنین پێویستە جورئەتی ئەوە نەکرێت کە چیتر لێبڕینی موچە بەردەوام بێ. ئەوەی هیوا هەیە 400,000 موچەکەیەتی لە 121 لێ ئەبڕێ وەکو ئەوەی کە ملیۆنێک و ملیۆن و نیوێک موچەکەیەتی بە هەمان شێوە. لەبەرەوە فەوزایەکی زۆر مەترسیدارە، کارەساتێکی زۆر گەورەیە بەڕووی موچە و قوتی خەڵکیەم هەرێمی کوردستان بۆتەوە لە ڕێی فەرمانبەرانەوە بە هیچ شێوەیە قابلی قوبوڵکردن نییە و دەبێ ئەو بەرپرسانەش کە ئەو بڕیارە ئەدەن خۆیان ئامادە بکەن بۆ بەردەمی دادگا، چونکە ئێمە وەکو فراکسیۆنی یەکگرتووی ئیسلامی کوردستان یاندەین بە دادگا. بەهرۆزبەریدون لە تۆڕی میدیایی ڕوودا و ئێوە پێتان وایە لە فراکسیۆنی یەکگرتووی ئیسلامی کوردستان کە پارە و بودجە هەیە نایدەن بە خەڵک یانەوەیە کە وەکو حکوومەت دەڵێ ئەوەی کە لەبەردەستمایە لە داهات و لە بودجە بەش ناکات بۆیە مەجبورم لێ بکڕم. با ژمارەکان بڵێن. وەزارەتی دارایی عێراق ڕایگەیاند بە فەرمی کە استحقاقی هەرێمی کوردستان 11 تریلیۆن و 482 میلیارد دینارە کە ئەگەردابەشێکی بەسەر 12 مانگ ئەکاتە 953 میلیارد دینار مانگانە. هەموو موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان 889 میلیارد دیناری تێچێ. ئەوە ئەگەر چاکسازیەکان نەکرێ، ئەوەی کە پێی یاسای چاکسازی ئەبێ لێبڕینەکان بکرێ کە بەداخەوە لە 116,000 بندیوار تەنها 10,000 بندیواریان بڕیوە تا ئێستا. لەبەرەوە ئەگەر چاکسازیەکانیش نەکرێ هێشتا ئەوەی کە لە بەغداوە دێ زیاترە وەک لەوەی کە پێویستە بۆ تەواوی موچەی موچەخۆرانی کوردستان. لەگەڵ ئەوەشە میزانی تەنمی ئەقالیم هەیە کە هەموو پارێزگاکانی هەرێمی کوردستان وەکو پارێزگاکانی تری عێراق پارەیان بۆ دێ بۆ پرۆژەکان. بێ لەوەش پارەی پترۆ دۆلار هەیە کە هەر لە یاساکەیە ئەو پارێزگانەی کە نەوتی و گازین ئەوانە پارەی پترۆ دۆلار استحقاقیان ئەبێ. لەبەرەوە ئەمانە و بێ لەوەی نیوەی داهاتی ناوخۆش بۆ حکوومەتی هەرێمی کوردستان ئەمێنێتەوە. لەبەرەوە بڵێ ئەوەی کە دابین ئەکرێ زیاترە وەک لە تەواوی موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان. ئەمە ژمارەکانی حکوومەتی هەرێم وامان پێڵێ، ئەمە ژمارەکانی بەغدا وامان پێڵێ، یاسای بودجێ عێراق وامان پێڵێ. بۆیە لەو پێناوەدا ئێمە هەموو ڕێکارێکە گرینە بەر. ئێمە 43 واژوومان کۆ کردەوەی پەرلەمانتاران و سەرۆکایەتی پەرلەمان پیان وتین کە لۆبی بکەین، واژوو کۆ بکەینەوە. ئەوە لۆبیمان کرد و واژووشمان کۆ کردەوە. ئێستا ماوەتەوە سەرۆکەی تر سەرۆکایەتی پەرلەمان، سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران بانگهێشتی پەرلەمان بکە لەگەڵ وەزیری داراییە بەوەی کە لێرە لەم پەرلەمانەیە ڕێگری بکەین لە لێبڕینی موچە و بەداخەوە حکوومەت تا ئێستا جورئەتی ئەوەی نییە بێت داتاکان و ڕقەمەکان لە پەرلەمانی کوردستان عرض بکە و بیسەلمێنێ کە بۆچی ئەیبڕێ و ئێمەش بەرەوڕوویان ببینەوە و بیسەلمێنین بۆچی نابێ بیبڕێ. لەبەرەوە ئابە و ژێربەژێری قابلی قوبوڵکردن نییە و ئەوە زوڵمێکی گەورەیە لە فەرمانبەرانی هەرێمی کوردستان.
هەموو فراکسیۆنەکانی تێدایە هیچ فراکسیۆنەکەی واژە لەگەڵی پەرلەمانتاریان بەڵێ لە گشت فراکسیۆنەکانی تێدایە تەنها یەک فراکسیۆن چێ لە فراکسیۆنە فراکسیۆنی پارتی دموکراتی کوردستانی تیانەیە بەڵام ئەوەی تر تاکە و بە چەند پەرلەمانتارێک لە فراکسیۆنەکانی تر مەوجودن. سپاستان دەکەم. دەستان خۆش.